وتماشاوانێژەیەکیش بنەماین سەرەکی پابەندیە پرۆسا دەموکراسیە ئەنجامدانە هەڵبژاردنە دەماخۆیە دەستنیشانکاریدا لە هەر وڵاتێکی و بێگومان دەستا و دەستکردنا دەسەڵاتێ باوەیەکی ئاشتیانە هەڵبژاردن لە هەرێما کوردستانی هاتنە پاشخستن پێویست بوو ساڵە دەربازبووی هاتبنە ئەنجامدان لێلگور سەرۆکاتی هەرێما کوردستانی 18 یا ئیساڵ پێویستە هەڵبژاردنێن خوڵا شەشیا پەرلەمانی کوردستانی بێنە ئەنجامدان هەڵبەت بەحسی سەرڕاستکردنە یاسایە هەڵبژاردنان ئاکتیڤکردنا کۆمیسیۆنا راپرسی و هەڵبژاردنان لە هەرێما کوردستانی تێکردن نوچەیەکی لەزگینەها دەرباز دەبێ دەرگێ خە پاڵاوتنی کاندیدکردنێ لە دەهی ئەنکۆ پێنجی مەها بێت وێ بێتە بەکردن هەر کەسێکی بخوازە خە کاندید ببکە ببە ئەندامێ کۆمیسیۆنا بڵندیا هەڵبژاردنان راپرسی هەرێما کوردستانی میوانێکی من هەیە بەڕێز بەڵێن ئیسماعیل ئەندامێ پەرلەمانی کوردستانی نهادە ناوە پەرلەمانی کوردستانی گەلمەدایە کاک بەڵێن دەماتە باش بە هەڵبەت نها نوچەیەکی بە پەلە لەزگین ئەم دەبێژینێ دەرباز دەبە سپاس دەرگای خۆ پاڵاوتن لە پێنجی مانگی داهاتوو دەکرێتەوە ئەوانەیە کە دەبنە ئەندامی کۆمیسیۆنی باڵایی هەڵبژاردن و راپرسی لە هەرێمی کوردستان کەواتە ئەم پرۆسێسە بەرەو چێ گەیشت مژاری ئەکتیڤکردنی ئەم کۆمیسیۆنە سەرڕاستکردنی یاسا زۆر سپاس دیارە پەرلەمانی کوردستان لە کۆتا دانیشتنیە لیژنێکی تایبەتمەندی پێکێنا بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەمڕۆ لیژنەکە یەکەم کۆبوونەوەمان ئەنجامدا و بڕیارماندا کە لە 5 مانگ تا 15 مانگ دەرگای خۆپاڵاوتن بکەینەوە بۆ ئەو بەڕێزانەی کە ئەیانەوێ ببنە ئەندامی ئەنجومنی کۆمیسیاران لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و راپرسی لە هەرێمی کوردستان دوای وەرگرتنی سیڤەکان بێگومان ئەو ڕێکارانەی ترکە لە ڕێی قانونیەوە پێویستەکە بۆ گرتنەبەری ڕێکاری پێویست هەم ئەوەی کە ئەرکی لیژنەکە بێ ئەنجامی ئەدەین و ئەوەی کە ئەرکی پەرلەمانی کوردستانیش بێ بێگومان پێویستەکە کە ئەو کۆدەنجی کە باسەکەین هەم لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن هەم لەسەر تعدیلی قانونی انتخابات بەیەکەوە هاوتەریب کارەکان جێبەجێ بکەین بۆ ئەوەی ئەو ڕێگریانەی کە لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنە هەیە لە 18 ئەم ساڵە ئەو کۆسپوتە گەرانە لا ببین. ولی کاک بەڵێن هەڵبەت هەم لایەنە سیاسیەکان هەم فراکسیۆنەکان هەموویان باسی لەوە دەکەن کە پێویستە هەڵبژاردن بگرێت پێویستە ئەم پرۆسێسە زوو بە زوو بێگومان تەواو بکرێ و ئەنجامەکەشی بێتە دی کەواتە و لە واقعیش لایەنە سیاسیەکان تا ئێستا بەشێکی کۆنکریتی ڕێککەوتنیان نەکردووە لەسەرەوەی یاساکە چۆن تعدیل بکرێت ئەنجومەنی کۆمیسیاران چۆن تەفعیل بکرێت یعنی ئومێدێک هەیە کە دوای پێکێنانی ئەم لیژنەی لە ناو پەرلەمانی کوردستانە ئیدی ئەم پرۆسێسە خێراتر بکرێت. خۆی هەندێک ئەرکی قانونی و یاساییە هەرەبێت جێبەجێ ببێ ئەوەی کە ئێستا ئەرکی پەرلەمانی کوردستانە لیژنێک تەشکیل کا بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن لەبەری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردن و راپرسی ماوەی قانونیان بەسەر چووە لە ماوەکانی ڕابردووشە لەو کۆبوونەوانی کە کراوە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان فراکسیۆنەکانی ناو پەرلەمان لەگەڵ دەستگاکانی هەڵبژاردننی لایەنەکان بەتابەت لە ئاخر کۆبوونەوە کە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی لە سلێمانی کرا لێک تێگەشتێکی ئیمزاکراوە یەکێ لە خاڵەکانی تایبەتە بە چۆنەتی کاراکردنەوەی کۆمیسیۆن و ئەولانانی کە ئیمزایان کردووە پێویستەکە پابند بن بە واژۆکانی خۆیانەوە لەسەر و لێک تێگەشتەی کە هەیە کە چۆنەتی کاراکردنەوەی کۆمیسیۆنەکە چۆنە بێ بەڵام وەکو ئەرکە یاسایەکە لیژنێک لە ناو پەرلەمانی کوردستان تەشکیل کراوە لیژنەکە ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی خۆمان کرد ئەو بڕیارەمانداوە کە دەرگای خۆپاڵاوتن لە 5 مانگ بۆ 15 مانگ بکەینەوە دوای وەرگرتنی سیڤەکان وەکوتم هەر ڕێکارێکی تر دێتە پێشێ ئێمە ئەگرینەپەر ئەوەی کە پەیوەندی بە قانونی انتخاباتەوەی خۆ دەزانێت تا ئێستا هێز و لایەنە سیاسیەکان نەگەشتونەتە ڕێکەوتنی کۆنکرێتی بڵێ ڕێکەوتنەکە کۆتایی پێهاتوو لەسەر هەموو ئەو بڕگە و مادانی کە پێویستی بە هەموارە لە ناو قانونەکە ئێمە گەیشتبێتی نەتیجە لەپاڵ ئەرکی ئەم لیژنەی ئێمە لەپاڵ وەرگرتنی سیڤەکان ئەبێ لایەنە سیاسیەکانیش فراکسیۆنەکان و دەستگاکانی هەڵبژاردن بۆ تەکنیک و لایەنە هونەریەکانی چۆنێتی تعدیلی قانونەکە ئەوانش لە کۆبوونەوەکانی خۆیان بەردەوام بن بۆ ئەوەی کە لەپاڵ لابردنی کۆسپی کارانەبوونی کۆمیسیۆن کە ئەرکی ئەم لیژنە بە ڕێزەیە کۆتایی بە مەسەلەیە بێنێ لە پاڵەوەشدا ئەرکی لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکانە کە کۆتایی بە چۆنێتی تعدیلی قانونی انتخابات بێنن و ئێمە لەو لێک تێگەشتن و لەو قسە و باسانەی کە لە کۆتاییە کراوە ئەوەیە کە بتوانین
بە هەمومان یەک ڕەشنووسی قانونی تعدیل بخەینە ینی ببینە ناو هۆڵی دانیشتەکانی پەرلەمان ئەو پرۆژە قانونی ڕنگدانەوەی تەواوی بیرۆڕاو ڕوئیای لایەنە سیاسیەکان بێ چکە خۆ دەزانی ئێمە چەندین جار باسی ئێمەمان کردووە پرۆژە یاسای هەڵبژاردن یەکێکە لەوەی یاسانی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویستەکە تەواوی هێز و لایەنە سیاسیەکان و لە ئاخر وتاری ئێمە لە ناو دانیشتەکانی پەرلەمانیش باسمان کرد ئەو هێزانەی کە ئێستاش لە دەرەوەی پەرلەمانن پێویستەکە بیرۆڕایان وەربگیرێ ڕێیان وەربگیرێ بۆەوەی یاساکە وەکو باسم کرد کۆدەنگیەکی نیشتیمانی لەسەر بێ گۆڕینی یاساکە ببێتە گۆڕینی شێوازی هەڵبژاردنەکان هەڵبژاردنێ ببێتە هۆی ڕنگدانەوەی ڕاستەقینەی نوێنەرایەتیکردنی خەڵک هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێ ئەو کارە تەکنیکی بەڵێنجاتر باسی ئەمەش دەکەین بەسمە باسی کۆمیسیۆن بکەین بەڵێ شێوازی تەفعیلکردن و ئاکتیڤکردنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپەرسی لە کوردستانە بە تایبەتی پێکهێنانی ئەنجومەنی کۆمیسیاران ئەم شێوازە چۆن دەبێت چۆن تەفعیل دەکرێت چۆن ئەو شوێنانێک کە خاڵینە پڕ دەکرێتەوە بەشی لایەنەکان بەشی پێکهاتەکان بە پێی قانون هەم بەشی پێکاتەکان ینی نوێنەرایەتی پێکاتەکان لە پێکاتەکانی مەسیحی تورکمان و نوێنەرایەتی ژنان لە ناو قانونی کۆمیسیۆنەکە یەکلای کراوەتەوە وەکو باسم کرد لەو لێک تێگەیشتنی کە لە مەکتەبی سیاسی چێتی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە ئیمزا کراوە باس لەوە کراوە کە کۆمیسیۆنەکە بە ینی بە ژماری دابشکارێکی بە پێکاتەکەی وەکو خۆی ئەبێنێتەوە هێز و لایەنە سیاسیەکان دەسەڵاتیان هەیە نوێنەرەکانی خۆیان لە ناو کۆمیسیۆنەکە بگۆڕن ئەمە وەکو باسم کرد لێک تێگەیشتنە بەڵام لە ئەنجامی کاری ئەم لیژنەیە ئەگەر هەر ئەگەرێکی تر هاتە پێشەوە قابلی مناقەشە و گفتوگۆ بێ بە تێگەیشتنەوەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان ڕێگایەکی تر بێتە پێشەوە ڕێگەیەکی گونجاوتر بێ ئەوەش لیژنە مانعی نییە و ئەتوانین ئەوەش بگرین بەڵام وەکو ئێستا هەیە ئەو ڕێکارە گیراوەتە بەر کە ژمارە و پێکاتەکەی کۆمیسیۆن و دابشکاریەکانی وەکو خۆی ئەمێنێتەوە و هێز و لایەنە سیاسیەکان سەرپشت کراون لە گۆڕینی نوێنەرەکانی خۆیان بەڵێ بەشی لایەنە سیاسیەکان تۆتیت کە ژمارەکە وەکو خۆی دەمێنێتەوە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران کەواتە هەندێک لایەنی سیاسی هەیە ئەندامەکەی خۆی بۆ شوێنێکی تر ئەرکدار کردووە پلەیەکی تر ئەرکدار کردووە ئەم شوێنە ئێستا فەراغە هەر ئەم لایەنی سیاسیە ئەم فەراغە پڕ دەکاتەوە بەڵێ ئێستا تۆ سەیکە پارتی دیموکراتی کوردستان سێ بەڕێزی هەیە لە ئەنجومەنی کۆمیسیاران کاکەندرێن وەکو سەرۆکی کۆمیسیۆنەکە ماوەتەوە کاک جوتیار عادل بووە بە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانینی لەو ئەرکەیان نەماوە و ئەندامەکەی تریشان وەفاتی کردووە کۆچی دوایی کردووە ینی دوو شوێن فەراغە ئەو دوو شوێنە ئەرچی پارتی دیموکراتی کوردستانە کە شوێنەکانی پڕ بکاتەوە وەکو باسم کرد لایەنەکانی تریش لەو نوێنەرانی کە هەیەە لەوێت دەسەڵاتیان پێدراوە کە ئەتوانن بیان گۆڕن سەبارەت تعدیلکردنی یاسای هەڵبژاردن ئەمەش پرسێکی زۆر جدیە توش وتیت کە بە شێوەیەکی کۆنکرێتی لایەنە سیاسیەکان لەسەر ئەم مەسەلە ڕێک نەکەوتن کەواتەش کاتی ئەنجامدانی هەڵبژاردنەکانیش دەستی شان کراوە لیژنەش لە پەرلەمان بۆیان پرسە پێکهێنراوە ئەمە بەرەو چی دەگا تعدیلی قانونەکە لە چاو ساڵی پارە ئێمە لایەنە سیاسیەکان هەنگاوی باشتر چوونەتە پێشەوە کۆدەنگیەکە بووە لەسەر هەندێک لەو بڕگە و مادانەی کە پێویستی بە تعدیلە یا لایەنە سیاسیەکان داوای تعدیلیان کردووە لە مەسلەی فرێبازنەی لە مەسلەی تۆماری دەنگدەرانەکەی لەسەر مەسلەی ئاماری ژماری دانیشتوان لە سەر عێراق بکرێ یا بە ئاماری هەرێم بکرێ تۆماری دەنگدەرانی تایبەتی خۆمان بەکاربێنین یا تۆماری دەنگدەرانی عێراق بەکاربێنین ئەو ئەجیزانەی کە ئەجیزە ئەلکترۆنیانە و ئەو پێداویستی تەکنیکیانەی کە هەن ئیسفادە لە تاقە و توانە و ئەو ئەجیزانەکەین کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقێتی یا پشت بە ئەوەی هەرێمە بەستێ ئەمانە کۆمەڵێک پرسن ساڵی پار بە بنبەست گەیشتە بوو بەڵام ئێستا بەرەو پێشچوون هەیە لێک تێگەیشتن هەیە نزیک بوونەوەی باشتر هەیە بەڵام وەکوی باسم کرد نەگەیشتوونیتە ڕێکەوتنی کۆتایی لەسەر نەکراوە بۆیە باسم کرد لە پاڵ
کاراکردنەوەی کۆمیسیۆن و ئەرکەکانی ئەم لیژنەیە پێویستەکە کۆبوونەوەکانی نێوان فراکسیۆنەکان و دەستگاکانی هەڵبژاردننی لایەنەکان بەردەوام بێت دەست پێ بکاتەوە کۆبوونەوەکان چڕ بکاتەوە بۆ ئەوەی لانی کەم ئەو فترە زەمەنی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کە بریتە لە 180 ڕۆژ واتە 6 مانگ پێویستێتی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لانی کەم لەو مۆعیدا تێپەڕ نەکا بۆی بەڵێ کاک بەڵێن زۆربەی ئەو یاسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لە ناو پەرلەمانی کوردستان تا ئەو فترەی ئەو یاسایانە کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لە پەرلەمانی کوردستان لە خۆڵەکانی ڕابردووشە بە شێوەیەکی کۆنکرێتی لایەنە سیاسیەکان لەسەر ڕێک نەدەکەوتن بەردەوام سەرنجی لەسەر بۆ مشتمڕی زۆر لەسەر کراوە لە ئێستاشدا عنی بوو یاسای هەڵبژاردنەکانی شتا ئێستا تووتیت لایەنە سیاسەکان بە شێوەیەکی کۆنکرێتی لەسەر ڕێک نەکەوتن ئەگەر لایەنە سیاسەکان هەر ڕێک نەکەون خۆ ئێوە ئەندام پەرلەمان ئێوە بە دەنگی خەڵک بوونەتە پەرلەمانتار ئەرکی ئێوە قورسترە گرنگترە ئەخیرەن ئێوە ئەم پرسەیەک لای دەکەنەوە کەواتە ئەگەر لایەنە سیاسیەکان بە هەر حاڵێک بێ نەگەشت نەدرێککەوتن ئێوە چی دەکەن؟ بەڵێ بێگومان وەکو باسم کردەوە ئەرکی سەرەکی پەرلەمانی کوردستانە بەڵام خۆ تۆ پرسیارێک دێتە پێشەوە تۆ هەڵبژاردن بۆ چیەکەی هەڵبژاردن بۆ لایەنە سیاسیەکانەکە ئەگەر لایەنە سیاسەکان ڕێنەکەوتە بنە سەر قانونی انتخاباتێک بۆ شێوازی هەڵبژاردنەکە چۆن نەتوانیم مەسەلەن بە زۆر بیسەپێنی بەسەر لایەنێکی سیاسیا بڵێ ئەوە تۆ ڕازی بی یا ڕازی نەبی هەڵبژاردن هەر بەم نەوعا کرێ یعنی کە تۆڵی یاسایەک ڕەهەندی نیشتیمانی هەیە تۆ یاساکە بۆ خەڵکە بۆ شێوازی دەنگدانە بۆ شێوازی نوێنەرایەتیکردنە بۆ شێوازی دیاریکردنی پێکاتەکانە یعنی ئەمە مەسەلەن من ناتوانم لە جیاتی پێکاتەکان ئەوان بڵێم وەڵام پێکاتەکان ڕازین یا ڕازی نین ئێمە هەر ئەم سیستەمایان بۆ دانین و هەربێ خۆشیان بێن بەشداری ئینتیخابات بکەن لە ڕاستیە ئەبێ بیرکردنەوەکان فراوانتر بێ ینی پەیوەندیەکە ئەوەندەی ینی زۆر پەیوەندی بە کاتەوە نییە وەک لەوەی کە پەیوەندی بە ڕوئیا سیاسیەکەەوە هەیە بۆ چۆنێتی ئەنجامدانی هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردن لە پێناو هەڵبژاردن ئەنجام بدرێ زۆر ئاساییە بەیانی پەرلەمانی کوردستان هەرتوانێت بڵێگا کە بە قانونە کۆنەکە کۆمیسیۆن فەرموو بڕۆ انتخابات بکە بەڵام ئایا ئەمە هەڵبژاردنێکی سەرکەوتووە بێ لایەنە سیاسیەکان پێی ڕازیە بن شێوازی بەشداریکردنیان چۆنە بێ ئەو تەحەدیانەی کە دێتە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنەکە گونجاو نابێت لەبەرەوە چارەسەرێکمان نییە لە دەرەوەی ئەوەی کە ئیلا ئەبێ بگەینە ڕێکەوتن لەسەری هەڵبژاردن وەکو باسم کرد ئەبێ ئێستا ئەم قانونی هەڵبژاردنێک کە هەیە لە ساڵی 1992 دانراوە لەگەڵ دۆخی سیاسی ئێستا هەرێمی کوردستان ناگونجێن ناکۆکە پێویستەکە ئێمە قانونەکە بگونجێنی لەگەڵ دۆخی ئێستای سیاسی و کۆمەڵایەتی و هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان ئەو ڕوئیانەی هەیەە لەسەر شێوازی ئەم گۆڕانکاریە ئێمە لە بڕگە و مادەکانی کە هەموارەکرێتەوە جێگەی بکەینەوە بۆی هەڵبژاردن لە پێناو نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکا بێ نەک لە پێناو هەڵبژاردن نابێ نەک لەبەرەوە بڵێنەوە هەر پایەکی دیموکراتیمان یەکێ لە پایەکانی دیموکراتیمان کە هەڵبژاردنە هەر جێبەجێ کرد ئیتر ئەنجام و ئەنجامەکەی هەرچیەکە بێ لێگەڕێ نە مەسئولیەتەکە لەسەر شانی پەرلەمان لەسەر شانی هێز و لایەنە سیاسیەکان گەورەترە کە هەڵبژاردن بەو مەرجە هەڵبژاردن بکەین کە هەڵبژاردن بەڵێ کاکی بەڵێنم بزان بینگەل و ئالیەن سیاسی وێچە بکەن خەباراتی بێپرسێک و هەمووی ڕاستەقینەی خەڵکن بەڵێ گەلەی سپاس بەڕێز بەڵێن ئیسماعیل ئەندامێ پەرلەمانی کوردستانی لەناوە پەرلەمانیدا گەلێکی سپاس